هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سنووری قەزای چەمچەماڵ بەکارهێنانی ئۆتۆمبیلی فەرمانگە حکوومیەکان لە دوای تەوابوونی دەوامی یاسایی لە حاڵەتەوە بووە بە دیاردا. بە جۆرێک هەندێک کاتیش نەک لەلایەن بەڕێوبەری فەرمانگەکانەوە بەڵکو لەلایەن فەرمانبەران و کەسوکاری بەڕێوبەرەکانەوە ئۆتۆمبیلەکان بۆ کاری تایبەتی و تاکە کەسی بەکار دەهێنرێن. ئەمە ڕۆژانە ئەبینین هەر کەسێکە لە گەڕەکەی خۆی لە ئەو ناوچەی کە تیانی تەجێیان ئەو بازاڕی کەشتی لێ ئەکڕیان ئەو شەقامە سەرەکیانی کە پێ ئەڕوا کە گوزەرێکەکەی ئەبینی بەڕاستی ئەم تابلە تایبەتانە ئەبینی کە بەکارهێنانی مڵکی گشتیە بۆ کاری تایبەتی تری پێویستە ئەمە بە یاسا ڕێک بخرێ و جۆری سزاکەی دیاری بکرێ بەڵە دیاردەکە هەیە بۆ بە چاوی سەر ئەتوانی بیبینی هەر کەسێک ئەگەر گوزەرێک بکە بوو ناوچەی خۆیان بە شارەکەی خۆیان بە دەرەوەی شارە بەدەیان تایتڵ و ناونیشانی جیاوازە بینێت. دیارە گەرەمە لە شارەکانی ترە حاڵەت بێ لە چەمچەماڵە دیاردەیەکی زۆر زەق و دیارە. ئەم دیاردێ بۆتە دیاردەیەک یعنی زۆر جار لە ڕقی یەکتریا بەڕێوەبەرەکان نییە سیارەکان بەکارهێنن. من سیارەم بینیوە کە بەڕێوەبەرێکی ئافرەت بەڵێنەوە دایرەیە بەڕێوەبەرێکی ئافرەتە دوای نیوەڕۆ دوای دەوامی فەرمی من بینیوە بەدەست براکەیەوە بووە کە بەکارهێناوە. دیارە ئەم حاڵەتە ئیجراعاتیش ناکرێت لە بەرامبەر جگەلەوە هەندێک لەو مدی دایرانە مەسەڵەن ڕقەمیان هەیە ڕقەمی تریانێ جگە لە ڕقەمە حکوومیەکە کە بچن بۆ سلێمانی بۆ شارێکی تر یەکسەر ڕقەمە حکوومیەکە لێکەنەوە ڕقەمەکەی تری لێدەن و ئەچن بۆ شارەکانی تر بەکارهێنن. قایمقامی قەزای چەمچەماڵ لەگەڵ ئەوەی بەڵێن دەدات ڕێوشێنی یاسایی پێویست لەگەڵ سەرپێچی کاراندا بگرنە بەر داوا لە هاوڵاتیانیش دەکات لە پێدانی زانیاری لەسەر ئەو کەس و فەرمانگانەی ئۆتۆمبیلی حکومی بەکاردەهێنن هاوکاریان بن. ئێستا وەکو ساڵان نەماوە ئۆتۆمبیل بە ئارەزومەندانە بەکاربێنی بە پێی کیلۆمەترە و بە بەنزینەکەی وەرشی دەکرێت بە پێی سیستەمێکی ئەلکترۆنیە. بە دڵنیایەوە لێرەوە ڕای دەگەێنی هەر فەرمانگەیەک ئۆتۆمبیلەکەی بۆ بەرژەوەندی گشتی بەکار نەهێنرێت و ئەو کارێ پێ هەڵدەسێ بۆ خزمەتی خەڵک و حکوومەت نەبێت ئەکیدی ئیجراعاتی لەگەڵەکەین و سوپاسی هەر کەسێکی دەکەین زانیاریێکمان لەسەر بداتێ. پەیام وێنە و ڤیدۆی ئەو ئۆتۆمبیلانەی لای خۆی پاراستووە کە لە ماوەکانی ڕابردوودا کاری زۆر تایبەتی و تاکە کەسیان پێ ئەنجام درراوە. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانە بەدەرن لە ئۆتۆمبیلی ئەو فەرمانگانەی کە خزمەتگوزارەکانیان 24 کاتژمێرین. بە جۆرێک بەدەر لە هەموو عورف و ڕێنماییەک کاری زۆر سەیر و سەمەرەیان پێ ئەنجام دراوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ. مش قەناعەتم وایە هەر وتم وەڵا یەکی دە زۆر باش.